بە بڕیاری بافڵجەرا تاڵەبانی کێشەی دواکەوتنی موچەی ژینگە پارێزانی کۆمپانیای پاکردنەوە لە چەمچەماڵ چارەسەر دەکرێت. سەرۆکی شارەوانی چەمچەماڵ ئاشکرایی دەکات هەڵمەتی پاکردنەوەی چەمچەماڵ لەلایەن کۆمپانیاکەوە دەستی پێکردوێتەوە و شارەکە لە پاشماوەی خۆڵ و خاشاکی کۆبووەوە پاک دەکرێتەوە. نزیکەی 40 ڕۆژ ژینگە پارێزانی کۆمپانیای شکارمانیان کرد لە کارکردن کە ئەم کۆمپانیای تایبەتە بە کۆکردنەوەی خۆڵ و خاشاک لە سنووری خزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری بەهۆی خەرجنەکردنی شایستە دارایەکانەوە بە خۆشحاڵیەوە لە هەفتەی ڕابردوو جەنابی کاک بافڵ تاڵەبانی بڕیاریدا بە هاوکاریکردنی ئەو ژینگە پارێزانەوە دابینکردنی موچەیەک بۆیان بۆ ئەوەی دەست بەکار بنەوە ئیشوکارەکانیان جێبەجێ بکەن. ئەمە بۆ ئێمای خۆشحاڵی ئێمە و ئەو ژینگە پارێزە بەڕێزانش هاوڵاتیانی چەمچەماڵ بەگەشتبینیەوە دەڕوان ناو بەدەنگەوە چوونەی بافڵجەرا تاڵەبانی و باوڵێکی تری خەمخۆرانە بۆ خزمەتی چەمچەماڵ ناوزەدی دەکەن. بەڕاستی جێگای دەستخۆشیە کاک بافڵ ئەم کاری کردووە هەر ئەوە چاوەڕوانی لێ دەکرێت چ لە شاری سلێمانی چ لە شاری چەمچەماڵ شاری شەیدان و ئەنفالکراوان کە ماوەیەکی زۆرە ئێمە بەبوونەی زبڵەوە تاو شارەکە تێکچوو و سیمای شارەکەش ناشرین بووە. زبڵ و خاشاکێکی زۆر لە شاری چەمچەماڵ و دەوروبەری کۆبووەتەوە کە ئەمەش بەڕاستی مەترسی زۆری بۆ ژینگە هەیە، بەڵام لە ئێستایە کە ئەبینین بە هەوڵ و هیمەتی بەڕێز کاک باڤیڵ تاڵەبانی کە بڕیاری چارەسەرکردنی ئەو بابەتەی داوە سوپاس بۆخوا لە ئێستاە دەستکراوەتەوە بە کارکردن. زۆر سپاس بۆ سەرۆک پاڤیڵ کە ئەمڕۆ دەستکرا بە پاکردنەوەی شار پاشەوە هەموو خاشاکە کۆبووبەوە. دیارە ئیشی جەناویان نییە، ئەمە ئیشی کاری حکومەتە، بەس کەم کارە هەڵساوی هیواداری نمونەی زۆر بێ، بەس داواکاری حکومەت جارێکی تە هەوڵی ئەودا چارەسەرکە بنە بەڕی بدۆزێتەوە بۆ ئەم کێشەی خاشاک و مانگرتنی ژینگە پارێزانە. لەبەرەوەی ئەمە کاریگەریکی زۆر جێ هێڵێ ڕاستی سەپاکش ئەکرێتەوە لەبەرەوەی ئەمە ئەو مادە پیسانە ئەو ئاوانە ئەو مادە پیسان چۆتەنە خاکە و خاکی پیس کردووە بۆیە پێویستە دووبارە نەبێتەوە لە پێناوی سەلامەتی و تەندروستی هاوڵاتیان. دوای تەرخانکردنی موچە بۆ ژینگە پارێزانی کۆمپانیای پاکردنەوەی چەمچەماڵ هەڵمەتی هەڵگرتنەوەی خۆڵ و خاشاک دەستی پێکردوێتەوە و شارەوانی چەمچەماڵیش بە ئامێرەکانی بەشداری هەڵمەتی پاکردنەوەکە دەکات. عومەر غەریب، کورسات نیوز، قەزای چەمچەماڵ.